ئێمە هەموو پێشووتریش تاکیدمان لەوە کردو پشتیوانی لە ڕیفراندۆمەکەین بەو مەرجەی کە پەرلەمان کارا بکرێتەوە و کەرکووک و ناوچە جێناکۆکانش بەشداری ڕیفراندۆم بکەن. هەوڵ و تێکۆشانەکان یان جهودی یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە بوو یەکڕێجی ناوماڵی کورد و هەوڵ بدەین هەمومان بەیەکەوە لەسەر ئالیەتێک لەسەر سیغەیەک و کاتەکەی چۆنێتی حساباتی ورد و درشتی لەسەر بکەین. ئێمە بە گرنگ جێزانین یەکڕێجی ناوماڵی کورد یان ئەو کۆسپانیان ئەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و کوتمانێکێک لە ئەوکان بەگەرخستنەوەی پەرلەمان و لە ڕێگای پەرلەمانەوە ڕیفراندۆم کارەکانی بکە. ئەمە کارێکە بێ بۆی کە هەمومان بەیەکەوە پشتیوانی لە ڕیفراندۆم بکەین و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەو ڕۆڕەئی وازحە و دیارە و جارێک کە تاکی دەکەینەوە پێویستمان بەوەیە گفتوگۆ لەگە بەغدا بکەین، پێویستەکە گفتوگۆ لەگە وڵاتەکانی دەوروبەر بکەین و هەوڵ بدەین بە دانیشتن بە گفتوگۆ ئەم شێوازە بۆیان ڕوونکەینەوە و ڕیفراندۆم مافێکی ڕەوای میلەتەکەمانە. بەڵام ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە، پێویستەکە کێشەکانی ناوماڵی خۆمان کێشەکانی لە هەرێمی کوردستان چارەسەر